ئیرۆکی کورد لە جەم ئەوی تر یەکێک لە کێشە گەورەکانی کورد لە ناو مێژووە خۆنەناسیە نەبوونی معریفە و فەرهەنگێکە کە خۆی بە خاوەنی خۆیکە هەیەی بەڵام ئەو فەرهەنگە کەرت و پەرد بووە و دەوڵەتی سەردەست خۆی بە خاوەنی کردووە و جارێک کرد و سیرێتیەوە و کوردی لێ بێبەری کردووە کە ئەم نازنامە سەردەستەی دەوڵەتەکە وەتە هۆکارێک کە کاتی کورد بەشە شوکەکانی کورد لە ئاستی ئەوی تری گەورەیە لە ئاستی دەوڵەتە خۆیان بەکەم ببینن ئەمەش کە دیرۆکێکی هەیە مێژوویەکی هەیە ئێستا کە ئێمە ئەکادیمیامان هەیە و زمانی کوردی لە چەند پارچەی کوردستان ئەتوانن بنووسن زۆر گرنگە کە جارێکی تر ئەو مێژووە بە معریفەیەکی کوردانە نەک پەرت و پەخش و حیزبیانە و ناوەندیانە بنووسێتەوە یاخود با بڵێن هەر یەکە و هەوڵی خۆی باوە کاکەمال وتی کە لە ڕاستی ئەو خیانەتە بەشێکی زۆری ئەوەیە کە ئێمە هەمیشە کوردمان کردوتە قوربانی بەشە شوکەکان.